نە تورکیا هەڵوێستی وەکو وڵات لە دەرەوەی بەرژەوەندیەکانی خۆی وەرەگرێ، نا یەکێتی نیشتیمانیش وەزیفە و مەبادیەکانی خۆی وەکو پرەنسیپی وەفا بۆ پرسە نیشتیمانی منەتەوەییەکان لەبەر خاتری تورکیا واز لێدێنێ. دیارە لەو ماوەی دوایی ئێمە لە مەسەلەی ڕۆژاواشان دێ هەڵوێستمان هەبووە لە مەسەلەی ڕاوەدونان و زیندانیکردنی ئەندامەکانی پەرلەمان و بەلەدیەکانی تورکیا کە هەڵبژێردراون لە موەسساتی دیموکراسی لە دامەزراوە دیموکراسیەکانی تورکیا کار دەکەن. یعنی ئینتیباعێکی وای داوە کۆماری تورکیا کە حتا ئەگەر دوو گەنج لە مەدەغەشقەریش لە بنی دنیا سەنتەرێکی کولتوری کوردستانی دابمەزرێن تورکیا هێر سوپایان بۆ دەنێری و ئەمە ئینتیباعێکی خراپە. ئەمە پێمان وایە پێویستە مراجعەیەک هەبی لەو مەسەلەیەوە ئەم بەم نەفەسە تەعامل لەگەڵ کورد پرسی کورد بکرێ خراپە وەکو یەکێتی نیشتیمانی ئێمە لەو مۆزوعانە بێدەنگ نابین. بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشدا ئێمە جیران دەمینین. جاگەر تورکیا منتقەی باڵەیان و سنوورەکانی برادۆست و بناری قەندیل قەسبەکە لەژێر تایتلی پێکاکا و ڕاودونانی پێکاکا، بەڵام دێهاتەکانی ئێمە وێران دەکا، خەڵکی ئێمە شەهید دەکا، یا تورکیا وا پیشانە دەکا سلێمانی ئەمین نییە، نابێت تارەی تورکی بۆی بڕواتن لەو گەشتە ئاسمانیانەی کە هەیە دەکرێت بۆ هەرێمی کوردستان. وەم پێمان وایە ئەمە هەڵەیەکی گەورەیە. مەسەلەی موقاتەعە هەڵوێستێکی نەزۆکە و هیچ کەس سوودی لێ وەرنەگرتووە، نە تورکیا سوودی لێ وەرگرت نە ئێمە سوودی لێ وەردەگرین. تەسەورەکەم ئەگەر ئەوە عقوبەیە بۆ یەکێتی نیشتیمانی لەبەر هەڵوێستە نیشتیمانی منەتەوەییەکانی، ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی ئیفتیخار بە عقوبەیە دەکەین.